هاوپەیمانی کۆمارکە لە پارتی داد و گەشەپێدان و بزوتنەوەی نەتەوەی پێگاتووە توانی لە 51.74 دەنگەکان بەدەست بهێنێت و هاوپەیمانی میلەت کە پێگاتووە لە پارتی گەلی کۆماری و ئیپارتی لە 37.64 دەنگەکان بەدەست بهێنێت. بەڵام ئەوەی کە ئەندام و لایەنگرانی ئاکپارتی نیگەران کرد لە دەستدانی سەرۆکایەتی شارەوانی ئەنکەرە و یەکلایی نەبوونەوەی ئەستەنبوڵە کە ئەو دوو شارە گرنگیەکی زۆریان بۆ بنکەی جەماوەری ئەو پارتە هەیە، چ لە ڕووی ئابووری و چ لە ڕووی سیاسی و کۆمەڵایەتیشەوە. بە تایبەتی بودجەی ساڵانەی ئەستەنبوڵ زۆر زیاترە لە هەندێ وەزارەتی حکوومەتی تورکیا کە مەزەندە دەکرێت بە 10 milyar dolar. Tüm vatandaşlarıma, özellikle de Kürt kardeşlerime şükranlarımı sunuyorum. ڕەجەب تەیب ئەردۆغان لە وتەیەکیدا بە بۆنەی ڕاگەیاندنی ئەنجامی بەرایی هەڵبژاردن سوپاسی گەلی تورکیای کرد کە بۆ جاری 15ەم ئاکپارتی خستەوە پێشەنگی پارتەکانی وڵاتەکەی و متمانەی پێدایەوە. بە تایبەتی ناوی کوردی هێنا و ڕایگەاند سوپاس بۆ هاوڵاتیان بە تایبەتی برا کوردەکانم لەبەر ئەو هەستیاری بەرامبەر مەسلەی بوونی خۆیان نیشانیاندا. ناوبرا و جەختی لەسەر ئەوە کردەوە کە پارتەکەی نایەوێت سیاست بکاتە ئامێری دژایەتی گەل و بچووک سیرکردنی یا هەڵنانی، بەڵکو دەیەوێت سیاست بکاتە هۆکاری پێشکەشکردنی باشترین خزمەتگوزاری بەگەل. هەروەها ڕایگەاند ئەو سیاسەتەی کە گەل لە ناوی دانیە کۆتاییەکەی دەگاتە فاشیت و دیکتاتۆریەت و ستەمکاری، بۆیە هەمیشە ویستومانە ڕەزامەندی گەل بەدەست بهێنین. لەسەر ئەم پەیڕەوەش بەردەوام دەبین. ناوبراو لەو تەکەیدا هۆکاری ئەوەی کە وەکو خوازیاربوون دەنگیان بەدەست نەهێناوە گەڕاندەوە بۆ ئەوەی کە بە شێوەی پێویست خۆیان پێشکەشی گەل نەکردووە. Bir siyasetin sonu nereye çıkar? Faşizme çıkar. Diktatörlüğe çıkar. Zulme çıkar. گەرچی وا چاوەڕوان دەکرا پارتی دیموکراتی گەلان هەدەبە دەنگی زۆرینەی ناوچە کوردنشینەکان بەدەست بهێنێت، بەڵام پاشەکشەیەکی بەرچاوی پێوە دیارە و چەند شارێکی گرنگی بە قازانجی ئاکپاردی لەدەستداوە، لەوانە شێرناخ، ئاگری، دیلۆک، ئیدر، بەدلیس. ئەگەر بەگشتی بڕوانینە هەڵبژاردنەکانی تورکیا هۆکاری پاشەکشەی پارتەکان لە ویلایەتێک و سەرکەوتنیان لە ویلایەتێکی تر بۆ ئەوە دەگەڕێتەوە جەماوەر مامەڵەی واقعیانە لەگەڵ دروشمەکاندا دەکات و دروشمە ئایدۆلۆژیەکان کاریگەری ئەو تۆیان نەبووە لەسەر دەنگدەران. گەرچی ئاکپارتی ئابووری داڕووخاوی تورکیای گەیاندا ڕیزبەندی هەفتەیەمین ئابووری جیهان، هەروەها بژێوی هاوڵاتیانی زۆر بەرز کردەوە و فرسەتی کاری بۆ خۆڵقاندن. بەڵام قەیرانە ئابووریەکی ساڵی ڕابردووی تورکیا کە ئاکامەکانی تا ئێستاش بەردەوامن بووە هۆکاری پاشەکشەی دەنگەکانی و مێژووی ڕابردووی پاکانەی بۆ نەکرد. هەروەها پارتی دیموکراتی گەلان کەمپینەکەی لەسەر بنەمای ستەملێکراوی بەڕێوە برد، بەڵام دوجار دەنگدەری کورد پێوەری ئاسایش و سەقامگیری و خزمەتەکانی ئاکپارتی بەلاوە گرنگترە لە دروشمە ئایدۆلۆژیەکان، چونکە هەڵگیرسانەوەی جەنگی باکووری کوردستان بە ملیارەها دۆلار زیانی گەیاندووە بە کەرتی گەشتیاری لە باکووری کوردستان و کەرتی کشتوکاڵ و ئاژەڵداری کە لە سایی پرۆسەی ئاشتیدا گەشەیان کردبوو. بەهۆی جەنگەوە زیانیان لێکەوتۆ و پاشەکشەیان کردو، بە گشتی ئابووری ئەو ناوچەیە زیانی گەورەی لێکەوت. ئەمە ئەو ڕاستیەمان پێدەڵێت وەکو ئەوەی سەرکردە و کادیرانی ئاکپارتی داوای پێداچوونەوە بە بەرنامەکانیاندا دەکەن کە بوونەتە هۆکاری پاشەکشەی پارتەکەیان لە هەندێک ویلایەت. پارتی دیموکراتی گەلان و هەر پارتێکی تری کوردستانیش پێویستیانە هەمان ڕێگە بگرنە بەر، بە تایبەتی ئەوەی کە پارتی دیموکراتی گەلانی کۆت و زنجیر کردووە و خستوێتیە بەر هەڕەشەی هەمیشەی دادگاکانی تورکیا و لێدان و زیندانی کردن، یەکلای نەبوونەوەی لەوەدا کە بڕیارەکانی سربەخۆ بن لە ئەجێندای شۆڕشی جەکداری. ئایا ئەو پارتە لە داهاتوودا دەتوانێت پێداچوونەوە بەو بابەتەدا بکات و ڕێگەی گونجاو بگرێتە بەر؟ ئەوە داهاتووی نزیکە وەڵاممان دەداتەوە. Şöyle bu taraf boş, arka başlar, arka taraf boş. Şöyle biraz geri.